عێراقی دوای هەڵبژاردنەکان ئەمریکایی یان ئێرانی. دوای نوسخەی عێراق تەنها هەفتەیەکی ماوە. زۆرینەی چاودێرانی سیاسی کۆکن لەسەر ئەوەی ئیدی ئەم تایپە لە دەسەڵات و بەڕێوەبردن لە عێراقدا بەرەو کۆتایی دەچێت و ئەم هەڵبژاردنانەش دوایین چانسی نوسخە ئێرانیەکەی نێو عێراق بوو. ئەمریکیەکان بە وردی چاودێری هەڵبژاردنەکان دەکەن و پرسی پێکێنانی حکوومەتی نوێ دەکەن. ترامپ و ئیدارەکەی تەنانەت نوێنەری خۆشیان بۆ عێراق گۆڕیوە و نایانەوێت جارێکی تر دەوڵەتە شیعەکە بخرێتەوە بندستی عەمامە بەسەرەکانەی تاران. مارک ساڤایان نێردە و نوێنەری سەرۆکی ئەمریکا هەرزوو گوتی ئەم هەڵبژاردنە بۆ عێراقیەکان تەواو چارەنووسساز دەبێت و سەردەمێکی نوێ کە بەدڵی ئەمریکایە لەدایک دەبێت. نوێنەرەکەی ترامپ هاتووە بۆ بڕینی دەستی ئێرانیە هاو ئاوازەکان. ئاژانسی هەواڵی تەسنیمی نزیک لە سوپای پاسدارانی ئێران لە راپۆرتێکی ورد و دوور و درێژدا باز لە ئەجێندای نوێی ئەمریکا لە عێراق دەکات و دەڵێت ئیدیا و سەردەمە گوزەشت کە بە بەغدا دەگوترا پایتەختی دووەم. ئاژانسەکە دەڵێت ئەمریکیەکان با ڕوونی بە سەرکردە شیعەکانیان گوتووە ئیدی دوو بژاردەی و دوو چانسی لە بەردەمتان نەما یان ئەمریکا یان لابردن و ڕووخان. هەر بۆیە لە ئێستادا کێبڕکەی خۆنزیکردنەوە لە ئەمریکیەکان دەکەن و دەیانەوێت چانسی مانەوە لە دەسەڵات بەدەست بهێنن. پەکخستن و هەڵوەشاندنەوەی یاسای هەشتی شعبی لە ژێرگوشاری ئەمریکیەکاندا سەرەتاکانی کەوتنی ئێران بوو لە عێراق. هەر ئەو شەوەی قونسوڵی ئەمریکا لە بەغدا کە بە سەرکردە شیعەکانی گوتبوو دەرکردنی یاساکە واژۆی کۆتایی پێهێنانی خۆتانە. ئیدی سەرەتاکانی سەردەمە نوێیەکە دەرکەوتن. بۆ دیاریکردنی سەرۆگۆزیرانی داهاتوو نەکە ڕەزامەندی بەڵکو ئەستۆپاکی ئەمریکیەکانی دەوێت و جگەل لەوەش کە دەبێت سەرجەم پۆست و پلا هەستیار و گرنگ و استراتیجیەکان بە وێنەی سەرۆگۆزیران ڕەزامەندی و ئۆکەی ئەوانی لەسەر بێت کە ئەمە پێی دەگوترێت عێراقی دوای ڕووداوەکانی ئێران و ئیسرائیل. ئەمریکیەکان وانەیەکی گرنگیان لە کشانەوە لە ئەفغانستان وەرگرتووە و نایانەوێت جارێکی تر هەڵەی واکوشەندا ئەنجام بدەنەوە و بە هەر نرخێک بوو بێت دەیانەوێت ئەم جارە عێراق بگەڕێنەوە بۆ ژێر سایە و سێبەری خۆیان و لەو پێناوەشدا تەنانەت تا ئاستی شەڕ و جەنگ و یەکلایکردنەوەی بابەتەکە بەسەربازیش دەڕۆن. جگە لە باس و بابەتی ئەمریکا گەڕانەوەی بەهێزی سوننەکان و وەکو ئەوەی شیعەکان دەڵێن باسیەکانیش یەک لەو گۆڕانکاریە نوێیانەیە کە لە چەند مانگی داهاتوو شاهیدی دەبین و دەبینین. لە هەندێک میدیای عەرەبی دەنگۆی ئەوە بڵاوە کە لانیکەم 100 کاندیدی نزیک لە باسیەکان کورسیەکانیان پێشوەختەم سۆگەر کردو و ئامادەی هاتنی نوێن بۆ سیاسەت لە عێراقی نوێدا. هاتنەوەی بەهێزی سوننەکان و ئاراستە گۆڕینی کورد و پێداگیری ئەمریکیەکان ئەو گۆڕانکاریە نوێیانن کە ناوی عێراق دەگۆڕن و سەردەمەکە ئاوەژوو دەکەنەوە.